کۆماری کوردستان لە نێوان ڕابردوو و داهاتوودا سڵاوتان لەبێت و بەخێر بێن بۆ بەرنامەی ڕۆژەف. لە 73مین ساڵوەگەڕی دامەزرانی کۆماری کوردستان لە سەردەمێکی هەستیاری مێژووییدا گرنگی یادکردنەوەی ئەم ڕووداوە مێژووییە بۆ ئەمڕۆی کورد لە کوردستانی ئێران چییە؟ کورد ئێستا لە نێوخۆی کوردستانی ئێران چۆن دەڕوانێتە ئەزموونی کۆماری کوردستان؟ بزوتنەوەی کورد و حزبەکانی کوردستانی ئێران چەند درێژە دەری ڕێبازەکانی کۆماری کوردستان بوون و ئەگەر لەو ڕێبازانە لایەنداوە چەند ڕێباز و ئامانجی نوێیان بۆ خۆیان پێناسە کردووە؟ دەستکەوتەکانی کۆماری کوردستان چی بوون و چه ئاستەنگەلێک بوو هۆی ئەوەی ئەو کۆمارە جوانە مەرگ بێت؟ ئازیزان بۆ باسەر ئەم تەوەرە ئەمڕۆ لە بەرنامە دوومێمان لەگەڵ دەبێت. میوانەکەی بەرنامەی ئەمڕۆ کە لە ڕێگای سکایپۆ لەگەڵمان دەبن بریتین لە بەڕێزان کاک قادر وریا ئەندامی ڕێبەرایەتی حزب دموکراتی کوردستان و دکتۆر ڕەحیمی فەرەحمەند ئەندامی بەڕێوەبەرایەتی بەرەی یەکگرتووی کورد لە تاران. بەخێرهاتنی هەردوێ بەرامە دەکەم و وەک دەزانم ئێشتا دکتۆر ڕەحیم وەرنەگیراوە، هیوادارم بتوانین بە زووترین کات پەیوەندی پێویشۆ بکەین. کاک قادر هەر لە سەرەتادا بۆچی گرینگە یادکردنەوەی کۆماری کوردستان لە 73مین ساڵ یادیدا کۆمار چی هەیە کە ئەمڕۆ دەتوانێت گەلی کورد لە ئێران و بزوتنەوەی کوردی کەڵکی لێوەربگرێت؟ پێشچی ڕێز و سڵام هەیە بۆ بینەران و جۆگرانی بەرنامەی دەنجی کوردی ئەمریکا و پیرۆزبایی 73 ساڵی دامەزانی کۆماری کوردستانی لێ دەکەم. ڕاستەکەی گرنگی یادکردنەوەی کۆماری کوردستان لەوەدایە کە لە ڕۆژهەڵاتی کوردستان و دەتوان بڵم لە ئاستی کوردستاندا یەکەم جار بوو کە نەتەوەی کورد بە شێوەیەکی مۆدێرن حکوومەتی نەتەوەی خۆی پێکدێنا. ئەنی لەو ڕێگایەوە توانی بیسەلمێنێ کە ئەم نەتەوەیە ئیرادەیەکی هەیە، ویستێکی لە مێژینەی هەیە و بندەستی و بێبەشی خۆی ڕەت دەکاتەوە و دەیهەوێت لەسەر نیشتمانەکەی خۆی بۆ خۆی بە ئازادی بژی و دەسەڵاتی خۆی بەدەست خۆی بێت. ئەمە هەم وەکو یادکردنەوەی ڕووداوێکی گەورە کە توانی کاریگەری هەبێت لەسەر ڕەوتی بزوتنەوەی سیاسی کورد لە هەموو بەشەکان بەتایبەتی ڕۆژهەڵاتی کوردستان. یعنی لە چەند بارەوە گرنگە لەو بارەوە کە یادی بڕیارێکی گەورەی خۆیان دەکەنەوە. ئەم بڕیارە ئەگەرچی بەداخەوە بە هۆی فشاری دەوڵەتی مرکزی ئێران بە لەشکرێکی دەوڵەتی ئێران ڕووخا یعنی کۆماری کوردستان، بەڵام کاریگەریەکانی هەرماوە. بۆیە دەتوانم بڵام یادکردنەوەی کۆماری کوردستان لەلایەکەوە یادی بڕیارێکی گەورەیە، لایەکی دیکەش پێداگرتنەوەی لەسەر ئەو پەیامانەی لەسەر ئەو ویستانەی کە گەلی کورد لە ڕێگای کۆماری کوردستانەوە گەیاندی و ئێستاش پێداگرتنەوەی لەسەرەوەی کە ئەگەر کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان ڕۆژێ فرسەتی بۆ بڕەخسێت دەیهەوێت جارێکی کە خاوەنی کۆماری کوردستان بێ و دەسەڵاتی خۆی لە نیشتمانەکەی خۆیدا بە دەستی خۆی بێت. کاک قادر ئەگەر بەراوردی ئەوەی بکەین کە لە کۆمارە وەک ئامانجەکانی و دروشمەکانی دەیبینین و دەیناسین لەسەری لە کۆڵینەوە کراوە، ئەمڕۆ حیزبەکانی کوردستانی ئێران چەند ئێشتا پابەندی ئەو دروشمانن یا چۆن ئەوە چەند بە پێی پێویستی سەردەم گۆڕیویانە؟ ڕاستەکەی لە بەتایبەتی لە چواردەی ئەخیردا ئەین لە ساڵی ڕابردوودا ئەگەر لە سەرەتاوە کۆمەڵە حیزبێکی شەبوون هێندێک کەس هەبوون کە ڕەنگە باوەڕیان بەوەی کە مەسلەی کورد مەسلەی نەتەوایەتی بێن نەبوو، بەڵام دەتوانم بڵێم بەخۆشیەوە ئێستا هەموو هێزە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان هەمووانیان داواکاری چارەسەری پرسی نەتەوەی کورد لە ئێرانن. کەواتە دەکرێت بڵام ئێستا ئامانجی کۆمار کە چارەسەری پرسیینەتەوەی بۆ کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان بوو ئێستا ویستی هەمووانە. جا ئایا ئەمە لە شێوەی خودمختاریدا بێ، لە شێوەی فدرالیزمدا بێ، لە شێوەی سربەخۆیدا بێ، ڕەنگە لەم بارەوە جیاوازی جۆراوجۆر هەبێ لەسەر خودی کۆماری کوردستانیش. بەڵام گرنگەوەیە کە کورد لە ئێران بندەستە و دەیهەیە ئەو بندەستەی لەسەر لاکچێت و بۆ خۆی دەسەڵاتی بەدەست خۆی بێت. لەم بارەوە دەتوانم بڵێم هەموو هێزەکانی ڕۆژهەڵات لەوەدا درێژەدەری ئامانجی کۆمارن و دایانەوێ لە کوردستانی ئێران بۆ خۆی بەڕێوە بێت و خاوەنی کیانی خۆی و دەوڵەتی خۆی و حکوومەتی خۆی بێت. کاک قادر
ئەتوانین قائل بەوە بین کە لەگەڵ دەستکەوتەکانی لەگەڵ کاریگەریەکانی لەسەر مێژووی کوردستان کۆماری کوردستان هەڵە و با بڵێن خەساریشی هەبووە؟ بەدڵنیاییەوە ناتوانین بڵێن هەڵەی نەبووە کەم و کوڕی نەبووە، بەڵام یەکشتمانە بەرچاو بێ کۆماری کوردستان بۆ خۆی یعنی ئەوە نییە بە ساڵانێکی ساڵ خۆیان بۆ ئامادە کرد بێ، فرسەتێکیان بۆ هاتبوو پێشێ هێزە بیانیەکان لە دوای شەڕی جیهانیەوە کە هاتبوون بۆ نێو ئێران لە ئێران مابوونەوە، دەوڵەتی ناوەندی لاواز ببوو، لەلایەش دیکەشەوە لە ئازەربایجانی حکوومەتێکی میلی ڕاگەاندرا بوو، هەموو ئەوانە بوون بە هۆکار بۆەوەی ڕێبەرانی حیزبی دموکرات و شخص پێشەوە قازم محەممەدیش پەلە بکەن لەوەی کە ئەوانیش لە ڕووداوەکان بەجێنەمێن و بە تایبەتیش کە ئەو فکرە لە نێو بەڕێوەبەرانی ئازەربایجاندا هەبوو کە ڕۆژهەڵاتی کوردستانیش بچێنە سەر ئازەربایجان و وەکو بەشێک لەوەی پێناسب بکەن، بۆیە ئەوان بۆەوەی لەواقعدا کارێکیان کردبێت و دوایە ئیمکانی ئەوە نەبێت ئەو تەماح بکەنە ڕۆژهەڵاتی کوردستان کۆماری کوردستانە ڕاگەیان. دیارە وەکو ویست دەتوانم بڵم گەلی کورد بەدا ساڵش پێشتر خوازیاری ئەوە بوو کە لە بۆ خۆی حکوومەتی خۆی هەبێت، بەڵام لەو کاتیدا کە حکوومەت ڕاگەاندرا بڵێن ئامادەکارێکی زۆری پێشتری بۆ کراون نەخێر و خودێ و کەسانش کە کۆمارەکان بەرەوە دەبر وەزیر بوون کاربەدەست بوون ئەزمموی وڵات بەرەوەبرنیان لە شێوەی حکوومەتێکی کوردیدا نەبوو، بۆیە وەختی لە پێشدا خۆیان بۆ ئامادە نەکرد بێ وەختی کاربەدەستەکانی کەسانی زۆر بە ئەزمون و خاوەن ڕابردوو نەبوو بن بە لەلایەش دیکەشەوە ئەو هەموو کەم و کوڕیە وشاری دەوڵەتی مرکزی ئێران هەبوو هەڕەشەکانی دیکە بوو، ئەمانە هەموو دەتوان وا بکەن کە هەڵەو کەم و کوڕیش لە بەرەوەبرنیاندا بوو بێ، بەڵام لەسەر یەک چونکە کۆمار لە دڵی خەڵکەوە هاتبوو و چونکە بەڕێوەبەرانی کۆمار بەڕاستی داویست خزمەتی خەڵک بکەن دەتوانم بڵێم توانی بووە کارەبووی زۆر کەم و کوڕی بکەنەوە. ئێمە دەزانین لە کۆماری کوردستاندا ناتوانی پارلمانێک پێک بێنن، کۆمیتەی ناوەندی حیزب لە ڕاستیدا بڕیارەکانی کۆماری دەردەکرد و هەتا خودی سەر کۆمار نەک بە شێوەی سندوقەکانی دەنگدان و خەڵک بچێتە سەر سندوق لەواقعدا بە شێوەی ڕێککەوتنێکی گشتی و قبوڵی مەشروعیەت و قبوڵی جێکەوتووی قازم محەممەد بوو، ئەوانە دەتوانین کەم و کوڕی حساب بکەین، بەڵام سەرڕای هەموو کەم و کوڕیانەش کۆمار توانی لە ماوەیەکی 11 مانگدا کە تەمەنەکەی ئەوەندە بوو ئەوەندە خزمەت بکە کە ئینسان بیری لێ دەکاتەوە چۆن توانیوانە لەو ماوە کۆمەدا هەموو خزمەتە بکەن، بۆیە بەدڵنیاییەوە کەم و کوڕی هەبوو لە کاروباری کۆماردا، بەڵام لە شتە ئەساسیەکاندا بە بڕوای من جوان جوڵانەوە جوانیان عمل کرد. کاک قادر ئاماژەتدا بەوە کە یەک لە با بڵین شتە گرنگەکان کە بوو هۆی ئەوە کۆمار بە شێوازێ بە پەلا ڕابگەیەندرێت بۆ ئەوە کە مافەکانی گەلی کورد بپارێزرێت، نیگەرانی ئەوە بوو کە کۆماری ئازەربایجان بیانەوێت کوردستانیش بلکێن بەو کۆمارەوە، بەڵام لە درێژەی خۆیدا لەو 11 مانگەدا پەیوەندێکی زۆر باش لە نێوان کۆماری کوردستان و کۆماری ئازەربایجاندا هەبوو، لە نێوانی فەرقە و کۆمەڵی شێکافدا هەبوو، واتە جۆرێک توانی بووێن بێکۆ کار بکەن بێ ئەوە کە ئەو ناوچانەی کە کورد و تورک تێدا دەژین بێتە کێشە بۆیان، لانیکەم لەو 11 مانگەدا کێشە نەبوو، بەڵام ئێستا دەیبینین کە بە نسبەتی هەم چالاکانی سیاسی ئەوانەی کە پێیان دەکوترێ هویەتخواز یا ناسیۆنالیست یا فدرالیست لە کورد و تورک جۆرێک زیزی لە یەکتر دەبینرێت لە نێوانیاندا و هەروەها نیگەرانی بە نسبەتی ئەوەی کە لە داهاتوویەکی فدراڵدا یا لە داهاتوویەکی سربەخۆییدا بۆ کورد و تورک لە ئێراندا چۆن ئەو ناوچانە کە لەسەری کێشە هەیە ڕێکەوتن لەسەری دەبێت. بەڕای ئێوە کورد ئێستا چۆن دەتوانێت دەرس بگرێت لە ئەزمموی کۆماری کوردستان بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە لەگەڵ تورکدا؟ ڕاستەکەی باشترین دەرس کە ئێمە دەتوانین لە کۆماری کوردستانی وەربگرین درێژەدانی هەمان سیاسەتە کە کۆماری کوردستان و حکوومەتی میلی ئازەربایجان گرتوویانە بەر. لە ڕاستیدا هەم کورد هەم ئازەریەکان نەتەوەیەکی بندەستن و دەسەڵاتی مرکزی ئێرانیش چ لە ڕابردوودا و چ ئێستا ئەوانی لە مافەنەتەوایەتەکانیان بێ بەش کردووە، بۆیە دەیرێک نیە وەختی ئەو دوونەتەوەیە وەکو یەکستەم لێکراون و هەرچیان لەگەڵ دەسەڵاتی مرکزی لە ئێران بەرەوڕوون و نەتەوەیەکی دیکە یا دەسەڵاتێکی دیکە ئەوان لە مافەکانی بێ بەش کردووە دەیرێک نیە ئەوانە دژایەتی بکەن. بەڕاستیدا ئەگەر کێشەیەک بێتە پێشی لە بینی کورد و تورکدا ئەوەیە کە بەداخەوە حکوومەتەکانی پێشوو و ئەو سنوورانەی بینی کورد و ئازەریەکانیان شێواندووە ویان بە زۆر تێکەڵاو کردوون کە هەمیشە دەکرێت کێشەی لەسەر دروست بێ. جایتفاقان هەر لەبەر ئەو ئاڵۆزیێشە کە پێویستە بۆ داهاتوو هەردوو لامان چوەکو نەتەوە و چوەکو حیزب و چوەکو تێکۆشەرانی سیاسی ئەو دوونەتەوەیە زۆر حەکیمانە بڕوانین. یعنی وەختێک ئێمە لە سەدان گوند و دایان شاردا زۆر تێکەڵاوین
بە ئاسایی ناکرێت کوردوتر لێک جیاکەیەوە دەبێت پێشبینیەوە بکەین لە داهاتوودا ئەگەر ئێمە دوو کۆماریشمان هەبێت دوو حکوومەتی ملیشمان هەبێت لە چوارچێوەی ئێراندا بینیان نەبین هەر شێوە بەڕێوەبەرێتێک لە ئێران هەبێ یا لە ناوچەکەدا هەبێ ئێمە ئاسان ناتوانین لێک جیابینەوە زۆر ناوچە هەیە ئی کووردە و بەڵام ئازاری ئێستاتی دانیشتەجێن ناوچەی وایە ئازارەکان بێخواین دەزان و کوردی دانیشتەجێە خۆ ناکرێت ئەمانە پاکەوە بڵین تو نابێ لێرە بی ئەمە ناوچەی منە دەبێ و خەڵکە بتوانێت ئەمنیەتێ بێ مافەکانی تامین بێ و جۆرێک تەعامل نەکەین لەگەڵ یەکتر کەسپێنی کارەساتی لێ بکەوێتەوە بۆیە بە بڕای من زۆر ئەرکە لەسەر من بۆ خۆشم چەند جار کە یادی شەڕی نەغەدەمان کردوێتەوە یادی ڕووداوەکانی پەیوەندیدار بە نێوان کورد و تورکمان کردوێتەوە هەمیشەوە بیر هێناوەتەوە دەبێت لە بینی ڕۆشنبیران و سیاسیان و هێزە سیاسەکانی کورد و تورکدا دیالۆگە بێ بۆی ئەو کێشانەی پێشوو دووپات نەبنەوە بۆی خەسارناسی بکرێ بۆی لە داهاتووشدا ئێمە ئەگە گەیشتنە کێشەیەکی ئاڕۆز بتوانین بە برایانە حەکیمانە بە بێەوەی یەکتر بسڕینەوە بتوانین لەگەڵ یەک درێژە بدەین و ئەوە پارێزین دەنا لە غێریەوەدا بە بڕای من کارەسات دروست دەبێت ئەگەر بە ژیانی هێندێک کەسی تونڕە و جاچ کورد بن تورک بن کە ئەمن ئەو تونڕایانە زۆرتریش بەداخەڵینی ئازاریەکاندا دەبینم و ئازاریەکان بەداخەوە شتێکی دیکەش هەیە بەهۆی ئەوەی کە لەباری ئاینیەوە لە دەسەڵات نزیکتر بوون ینی ئاینی ئەوان و دەسەڵات یەک بووە و یا دەسەڵاتدارانی ئێران بە ئەنقەست لەوانیان ئیسفادە کردو بۆ سەرکوتی گەری کورد بۆیە لە ڕاستیدا ئەوانن لە درێژایی سای ڕابردوودا پتر خەلەلیان گەیاندوو بۆ پەیوەندیانە بۆیەوە ئەرکە لەسەر ئینسانی مەسئول ئینسانی ڕووناکبیر ئینسانی سیاسی کە هەوڵدا ئەم کێشە ناخۆشانە دووپات نەبنەوە و بۆ داهاتوو بە ڕێگا حەلێکی دروستتر بگەین. کاک قادر ئەگەر پرسیایەتر بە نسبەتی سەردەمی کۆمار جادینە کاریگەری لەسەر ئەمڕۆمان زیاتر باسی لەسەر دەکەین بەداخەوە ئێشتاش دکتۆر ڕەحیمی فەرەحمەند ئەندامی بەڕێوەبەرایەتی بەرەیەگرتووی کورد وەرنەگیراوە. کاک قادر دەکوترێت یەکی لەو شتانەی کە بووە هۆی ئەوە کە دوای ئەوە کە با بڵین سپای شا ڕژایە کوردستان و کۆماری کوردستان کۆتایی بە ژیانی هات ئەوەی کە خەڵک نەکوژرا ئەوە بوو کە پێشەوە قازی خۆی تەسلیم کرد ئەو تەسلیم بوونەهۆی ئەوە بە جۆرێک ئەمانێک بدرێ بە گەلی کورد لە کوردستانی ئێراندا و لە مەحدودەی کۆماردا پرسیارم ئەوەیە کە چەند ئەوە بە دروست دەزانن بە گشتی پێتان وایە ئەو خۆ تەسلیمکردنە خزمەتێک بوو بە گەلی کورد و چەند پێتان وایە ڕێبەرانی ئێستەمان توانای ئەویان هەیە ئاوا هەڵوێست بگرن و لە گیان و بەرژەوەندی خۆیان بگوزەرن بە خاتی گەلەکەیان دیارم لە زۆر کەس جملە لەوانەیەک لەوانە خودی دکتۆر قاسملوو کە باسی مێژووی کۆمار دەکا ئەویش ڕاستیدا تەئیدی ئەوە ناکە کە پێشەوا قازی محەممەد بۆ خۆی بە پێشوازی ئەرتەشەوە چۆتە میان دواوانە ئەو سەر کۆمارێک بۆ هاتووە دەسەڵاتی نەتەوەیەکی ڕاگەیاندووە و دەزانێت نیەتی ئەم دەسەڵاتە مەرکەزیە دوژمنانەیە بەڵام من دەزانم لەگەڵەوەی کە بۆ خۆشم خۆشحاڵ نیم لەوەی کە پێشەوە ئەم کاری کردووە بەڵام دەزانم ئەوەی لە ڕووی دڵسۆزیەوە کردووە ئەو دەیزانی تازە ئیمکانی مقاومەت نییە چونکە لە ئازەربایجان حکوومەتی میلی ئازەربایجان مقاومەتی نەکردووە لە نێو کوردستاندا و ئامادەیە نەبووە چونکە دەیزانی سوپای ملی هێزێکی ئەوەندە ڕێک و پێک نەبوو لە عەشایر پێکات بوو عەشایری شەرکە بەشێکی بەرچاویان هەرکە هەستیان کرد دەوڵەتی مەرکەزی دەگەڕێتەوە ڕاستیدا پشتی کۆماریان بەردا بۆیە قازی محەممەد دەیزانی ئەگەر بیهێوە لە بەرامبەر دەوڵەتی مەرکەزیدا ڕابوەستێ ئیمکانی سەرکەوتن زۆر کەمە و تەلەفاتێکی یەکجار زۆری لە خەڵکی کوردستان دەدرێت لە ڕاستیدا ئەو بۆیە پێشقەدەم بوو بۆ ئەو کارە بۆەوەی هەرچی بتر لە تووڕێی دەسەڵاتی مەرکەزی بەرامبەر خەڵک کەم کاتەوە شاید زۆرێک لە خۆی مایدانا بێت لە ئەحتیباری خۆی لە خۆی بۆەوەی نێڵە زۆرتر زیان بە میلەتەکەی بگە من وەک خۆم ئەمە یەکێک لەو شتانەیە کە جێگای ڕەخنەیە و کەسانی دیکەش لەوان باس کردووە بەڵام گومان لەوەی دانی ئەمە لە دڵسۆزی پێشەوا قازی محەممەد بوو بۆ داهاتووی خەڵکەکەی و ئەگەر دەشبینین تەسیری بوو ینی بەهانەی لە دەسەڵاتی مەرکەزی بڕی چونکە خۆی و چەند کەس لە قازیەکان و کۆمەڵی لە کاربەدەستان هەموو مەسئولیەتەکەیان گرت تاستۆی خۆیان بە تایبەتی پێشەوا قازی محەممەد مەسئولیەت هەموو تیشی گرت تاستۆی خۆی بۆەوەی هەر داخێک هەیەی دەسەڵاتی مەرکەزی بەوی بڕێژێ و لە کۆڵ خەڵک بێتەوە بەڵێ نکتەکە لەوەدایە کاک قادر کە هەرچی ڕخنەی لێ بگیرێ لە بواری مێژووییەوە کە گەر پێشەوە بڕۆی شتایەزی دوو مایە چۆن دەیتوانی
داهاتوی بزنتۆی کورد لەو سەردەمەدا ڕێبەرایەتی بکە بەڵام ئەو کوشتاری کە لە ئازەربایجان کرا و زۆر بوو ئامارە هەیە چەندین هەزار خەڵک و با بڵێن فەدایی ئازەربایجانی کوژران بەڵام لە کوردستاندا جگە لەو ڕێبەرانی کە لە سەخز کوژرانەوانەی با بڵێن لە بەرپرسانی لەشکەری کۆمار و باڵێ ئەوەی کە پێشەوە قازی محەممەد و چەند لە قازیەکان لە مەهاباد دەسەدار دران کەسی تر ینی بە شێوازێ بوو بە ئەماننامەیە بۆ خەڵک بەڵام ئەو تیکەی دوای پرسیارەکەم پێدان وایە ڕێبەرانی ئێستەی با بڵێن بزوتنەوەی کوردی لە کوردستانی ئێراندا بەرپرسانی حزبی ئەوانەی کە لە ڕێزی ڕێبەریدان چەند ئەتوانن ئاوا با بڵێن کاتی ئاوا هەڵوێستی ئاوا بگرن بە خاتی گەلەکەیان لە پێشدا ئەگە ئیجازە هەبێت خودی هەر ئەمەش دەگەڕێتەوە بۆ گەورەی پێشەوا و بۆ باسێک لە تایبەتمەندەکانی شخصی پێشەوا کە لە کوردستان ئەگەر خەڵک کەم کوژرا دیارە بەشیشی ئەوەیە کە هەموو مەسئولیەتەکەی گرتەستۆی خۆی جنابی پێشەوا قازی محەممەد بەڵام لە ڕاستیدا پێشەوا و کۆماری کوردستان تەعاملیان دەگە خەڵک زۆر معقوڵتر و ملایمتر بوو تا حکوومەتی میلی ئازەربایجان لەگەڵ خەڵکەکەی حکوومەتی میلی ئازەربایجان ڕاستەکەی حکوومەتیش کۆمونیستی بوو یعنی زۆر لەژێر کاریگەری بڵێن ئۆتۆریتە و ئایدۆلۆژیای کۆمونیستی بوو و پێشکەوتنی کۆمەلگاکە شیویا خودی بیرکردنەوەی ئەو دەسەڵاتەش بوو بەهۆی ئەوە کە بێتە نێوکاری تەقسیمی زەویزار و هێندێک شت بکە کە دەتوانین بڵێن دەرەبەگەکان لە نێو ئازەربایجان پتر لە کۆمار لە حکوومەتی خۆیان داغ لە دڵبوون لە کوردستان پێشەوا قازی محەممەد و کۆماری کوردستان نەبوون بەهۆی ئەوە کە خەڵک بەرامبەر یەک ڕابوەستیە چین و توێژە جۆراجۆرەکان دش بە یەک بن عشایر کەونە دژایەتی لەگەڵ یەکتر ئەو تەباییان پاراست بۆی لە ڕاستیدا وەختێک دەسەڵاتی مرکزی هێرشی کردەوە سەر مەهاباد و سەر کۆماری کوردستان خەڵکێک کەڕقی لە دەسەڵاتەکەی خۆی بێ خەڵکی وان نەبوو هەمویان بیرەوەری خۆشیان نەبوو هەمویان لە تەهی دڵەوە بوو بە پەرۆژ بوون جا ئەمە کوڕنکردنەوەیەک بۆچی لە ئازەربایجان ئەو هەموو تەلەفاتە و بەڵام لە کوردستان نەبوو بەڵام ئەوەش کە دەفەرمووی ڕێبەرانی ئێستا ئێمە زۆر جار من دەبینم لە تۆڕە کۆمەڵایەتەکاندا یا خەڵکی کە مێژوو دەنووسێ زۆر جار بۆیە کەسانێک تاریف لە ڕێبەرانی پێشوو دەکەم بۆی ڕێبەرانی ئێستا بکتن بەڵام من لەوەش دەکەم دەبێ واقع بین من باسی دکتۆر قاسملوو دەکەم باسی دکتۆر شەرەفکەندی دەکەم دەی بۆ ئەوان لە پێناوی ملەتەکەیاندا مەگەر گیانیان دانەنا باسی کاک فواد دەکەم باسی کۆمەڵێک لە کەسایەتەکانی دیکەی ناو جوڵانەوەی کورد دەکەم یعنی لەواقعدا ئەوانەش لە پێناوی ملەتەکەی خۆیاندا گیانیان بەخت کردو کە هاتە نێو ئەو خەباتە خوێناوی بەرامبەر بە ڕژیمێکی درڕندە و هاری و کۆماری ئیسلامی ڕاوەستان مانای ئەوەی ئەوانیش خۆیان فداکرد لە پێناو ملەتەکانیاندا باڵێ زۆر سپاس بەخۆشیەوە دکتۆر ڕەحیمی فەرەحمەدیشمان لەگەڵایە دکتۆر ڕەحیم بەخێر بێن داوای لێبورد نەکەین کە بەهۆی کێشەی تەکنیکیان توانین زووتر لەگەڵ تابین دکتۆر ڕەحیم باڵێ باسی کۆماری کوردستان بوو و ئەوەی کە چەند گرنگی هەیە ئەم کۆمارە لە ئێستادا بۆ بزوتنەوەی کوردی ئێمە دەزانین کە بەرەیە گردووی کورد کە ئەوەیەکی لە ئەندامانی بەڕێوەبەرایەتی هەن لە ئێراندا بەیاننامەیەکتان دەرکردووە سەبارەت بە یا ساڵوەگەری دامەزرانی کۆماری کوردستان ئەگە بکرێت بە کورتی بفەرمووی کە گرنگی ئەو بەیاننامە چییە و بۆچی بتان وابوو پێویستە و بەیاننامە دەربکەن لە هەلومەرجی ئێستا ئێراندا بەڵێ کورد لەوەتا کە دابەش کراوە تا ئێستا خەباتی کردووە چالاکی کردووە بربەرەکانی کردووە لەگەڵ دژبەرانی بۆ وەدەستهێنانی مافەکانی ئەو مافانەی کە لە کۆماری کوردستاندا ڕاگەیەندرا دەواقعدا دەتوانین بڵین کۆکەرەوەی ئەو داواکاریانە بوو کە سەدان ساڵ بوو کورد بە دوایەوە بوو لەو دەرفەتەدا کە پێش هات یعنی چی یعنی ئەو زمانی ئێران لە باشوور و باکوور داگیر کرابوو لەلایەن رووسیا و ئینگلیسەوە دوای ئەوە دەرفەتێک حکوومەتی مرکزیش بەهێز کرابوو تەبیعەتەن هەر کاتی حکوومەتی مرکزی بەهێز بوو بێت هێرشێک کردوتە سەر پێکهاتەکانی نەتەوایەتی ئێرانی و سەرکوتی کردوون ئەو کاتە دیسان دەرفەتێکی دیکە هاتە ئاراوە بۆ ئەوەی کە کورد دووبارە داواکانی خۆی دووپات بکاتەوە کورد داواکانی خۆی دووپات کردەوە گەڵاڵەی کرد ڕایگەیان بە شتێکی گشتگیری نەتەوەیی دەواقعدا مدرن هاتە ئەم ئاراوە و خۆی نواند بەڵام دیارە تەبیعەتەن ئەو کاتە هێندێک بربەستی هەبوو جا ئەمما ئێستا بۆچی ئێمە دووبارە دووپاتمان کردەوە بۆچی گرینگە بۆ ئێمە 73 ساڵوەگەڕی دامەزانی کۆماری کوردستان بۆ ئەوەی کە دیسان ناوچەکەی ئێمە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە ئام
و بە تایبەت ناوچەکەی ئێمە تووشی هەندێک ئاڵوگۆڕ بووە کە دەرفەتێکی دیکە هاتۆتە پێشەدی بۆ ئەوەی کە جارێکی دیکە نەتەوەی کورد دەنگی دێرین و مێژووی خۆی ڕابگەێنێ کە شایستە و خاوەنی یەک هەندێک پێداویستی و داواکاری نەتەوایەتیە داواکاری یاسایی بە پێ یاساکانی نەتەوایەتی بە پێ یاساکانی هەموو وڵاتێک ئینسانی و ئاینی و هەموو چەشنێک داواکاریەکانی خۆی دووبارە بەرز بکاتەوە. دکتۆر ڕەحیم پێتان وایە کە بۆچی ئەو بەو شێوازە کە ئێوە شرۆڤەی دەکەن کۆماری ئیسلامی یا بەگشتی با بڵێن ڕۆشنبیری مەرکەز ناوەند و خەڵک لە ئێراندا بەرەو پیری ئەوە ناچێت ئەگەر وەک ئێوە لە بەیاننامەکەدا وتوتانە گرنگی کۆماری کوردستان ئەوە بووە کە هەم توانیوێتی کوردستان بپارێزە لە دەستدرێژی بیانی و هەم بە شێوازێ بەرامبەر بە زوڵمی پاشایەتی وەستاوە بۆچی دەسەڵاتی ئێستا لە ئێراندا و ڕۆشنبیری ناوەند بەرەو پیری ناچێت واتە وەختێک کوردەکان تەنها لە تۆڕە کۆمەڵاتەکاندا بە پێشوازی کۆماری کوردستان دەچن پێیان دەڵێن لەمانە جودایی خواز و ئەمانە دژی ئێرانن. بەڵێ ئەرزکەم خزمەتان دەسەڵاتەکانی سەر ئێرانێ بە پێی مێژوو لە 1400 ساڵی ڕابردە دەسەڵاتێکی نەتەوایەتی نەبوون یعنی دەواقەت دەسەڵاتانە ڕاگوێزەری ئەو بیر و باوەڕە داگیرکەرانە بوون کە لە ئێرانی هاتوتە ئاراوە ئەو دەسەڵاتانە هیچ کابێکیان نەتەوایەتی نەبوون و تەواوی هەست و مەبەستیشان ئەوە بوو کە نەتەوەکانی ئێران سەرکوت بکەن بێبەشیان بکەن بۆ وێنێکی دیکە زۆر نزیک بینەوە لە شۆڕشی 50 بەرلەوی خەڵکی ئێرانێ بۆ هەندێک داواکاری تایبەت بۆ دموکراسی بۆ عەداڵەتی کۆمەڵایەتی بۆ یەکسانی لە بواری پێشکەوتدا هاتبوونە مەیدان بۆی کە ڕژیمی شا بڕوخێنن ڕژیمی شایان ڕوخاند بەڵام دوایی ئەو شتێک کە دایانەویست نەهاتە ئاراوە پرۆپاگەندەیەکی یەکجار بەربڵاو کرا بە دژی خەڵکی کورد کە خەڵکی کورد دژی شۆڕشن خەڵکی کورد دژی شۆڕش نەبوون اتفاقاً خەڵکی کورد بە خۆیان شۆڕشیان خۆڵقاند بەڵام ئەو بیر و باوەڕی هاتە ئاراوە دژی ئەو ئامانجانە بوو کە شۆڕش بووی بۆ ئەوەی بەخاتی ئەوەی خەڵکیان بەسیج کرد تەبلیغاتێک گەورە کرا بۆ لە چل ساڵی ڕابردووە تەبلیغات کراوە کە کورد سەر دەبڕێ بەڵام خەڵکی ئێران بۆ خۆیان بە چاوی خۆیان دیوێنێ کە کورد وان نییە کورد ئاشتی خوازە کورد دەگەڵ پێکهاتەکان پێویستوێتی لە تەواوی تەمەنی چەند هەزار ساڵی خۆیدا بە ئاشتەوایی بژی بەڵام تەبلیغات و پرۆپاگەندەی حکوومەتەکانی دژ بە نەتەوەکانی خۆیان ئەو ڕەوتە لە عێراقیش بووە لە تورکیەش هەیە لە تورکیە کورد دەڵێن تورکی چێوی لە سووریە هەر شناسانیان نییە کورد لە عێراقی بەو چەشنە ئەلفال کراون سەرکوت کراون ئەوە لە تەواوی درێژی مێژوودا هەیە هێشتا نەتەوەکانی ئێرانێ بەو ڕاستەقینە نەگەیشتون کە دەبێ لە مافی ئینسانی لە مافی مرۆڤایەتی تاکەتاکی کۆمەلگای خۆیان پشتیوانی بکەن بەداخەوە زۆر جا هاتوتە پێشەکەنەتەوەکانی دیکە بە دژی یەکتر هەستاون دژی یەکتر یەکتیان سەرکوت کردو بەوەی کە ئامانجەکانی دەسەڵات بێتەدی. باڵێ کاک قادر لە کاتێکدا کە لە ناوخۆی وڵاتدا بەرەیە گرتووی کورد بەیاننامەیەکی ئاوا بڵاو دەکاتەوە وە لە دەری شۆ ڕێز لە دەگیرێ ئەمە دەتوانێت بێتە هۆی شێوازە گۆڕینی پەیوەندەکانی نێو دەرەوە و ناوخۆی وڵاتوە بە شێوازە کۆمەکە با بڵین ڕەنگە بە چاکسازی و شێوازە دیتنی ڕاستەقینەتری ئەوەی کە کورد لە ناوخۆ چی گەرەکە؟ ڕاستەکەم پێوا بێ لە خەباتی گەلی کووردا ئێمە ئەو خەڵکێکمان هەیە لە ژوورێ وڵات خەبات دەکەن خەڵکیشیش لە دەرەوەی یاساکانی کۆماری ئیسلامی لە دەرەوەی شرایەتی وێ بەڵام لە ڕووی ویستەکانمانەوە ئێمە لە جەوهەردا ڕەنگە جیاوازی چوتۆمان نەبێ ئەو خەڵکەش کە لە ژوورەوە ناتوانێت وەک ئێمە زۆربەی داخوازەکانی بڵێ و بەسراحەت قسەی خۆی بکە و لە شێوەی جرازۆری خەبات کەڵ وەربگرێ ئەو خەڵکەش دایانهەوێ لە بندەستی نەتەوایەتی نەجاتیان بێ بۆ خۆیان وڵاتەکەی خۆیان بەڕێوە بەرن ئەو مافانەی کە مافی بێم لە لای خۆیانە ئەوان هەبێ بەڵام چونکە دەزان شایەتەکەی لێ جۆرێکە لە باتی لانی زۆری داخوازەکان بڵەن لانی کەمی دەڵێن لە باتیەوەی کە بەسراحەتی بڵەن ڕەنگە لە پەردەدا بیڵێن و بە شێوەی هێمنانە بۆی بچن من حەز ناکەم لە بینی خەڵکێک بۆیانە لە بینی خۆم و دکتۆر ڕاحیمدا بەڕاستی من جیاوازێکی جەوهری نبینم بەڵام من لە شرایەتێکدا خەبات دەکەم ئەویش لە شرایەتێکدا خەبات دەکە هەردووکمان دڵسۆزی نەتەوەکەی خۆمانین من وا سەیری ئەو خەڵکە دەکەم کە لە ناوخۆی ئێران لە چوارچێوەی یاساکانی کۆماری ئیسلامیدا چالاکی دەکا کە ئەوان شرایەتەکان جیاوازە دەگەڵ ئێمە دەنا دووڕێبەندان قازی محەممەد و مافنەتەوایەتەکانمان ئەو ڕەمزەکانمان یەکن ئەمە چێ پێی خۆشەشی پێ ناخۆشە بەڵام ڕاستەکەی ئەوەیە کە ئێمە لە نەورۆزدا دەیبینین لە ڕۆژی جیهانی زمانی دایکدا دەیبینین لە بیرەوەریەکانی مێژووی خۆماندا دەیبینین
جیاوازێک لە بینی هێزێکی سیاسی و خەڵکێک کە لە ژوورەوە ناچارە بەو شوێتی کۆشە بەدی ناکەم. باڵێ کاک دکتۆر ڕەحیم پرسیارێکەوەیە کە بۆ لە کاقادیشم بت پرسیارەکە کاتێ لە بەرامەکان نەبوون ئێشتا شێوازێک با بڵین هاوپەیمانی لە نێوانی کورد و تورکدا لە سەردەمی کۆماری کوردستان و کۆماری میلی ئازەربایجان پێک هات کە بوو هۆی ئەوە بە با بڵین دراوسێتێکی زۆر برایانیان بێکەوە هەبێت و ئەو هاوکاریە کۆمەکی پێکردن بە هەردوولا. پرسیارەوەیە کە چەند ئایستە ئێوە هەلومەرجەکە گونجاو بینن بۆ ئاوا هاوکاریەک بۆ دەستەبەرکردنی مافی کورد و تورک لە ئێراندا تەنانەت لە چوارچێوەی کۆماری ئیسلامیدا بەرحاڵەوە لە ناوخۆدان و هەندێک هەلومەرجەکە تایبەتە چەند ئەو ئەگەرە هەیە چەند توانیتانە گوتارێکی هاوبەش دروستکەن لەگەڵ تورکەکاندا لە ئازەربایجان و لە کوردستاندا. بڵێ کورد بەعام لە بەبێژوو سەلماندوویەتی کە پێی خۆش لەگەڵ پێکاتەکانی دیکە بە ئاشتەوایی بژی ئەو وێنە ئێمە بۆ وێنە ڕحان لە کوردستانی باشووردا بە جوانی دەبینین کە هەموو نەتەوەکان هەموو پێکاتەکانی ئایدی و نەتەوەیی و هەموو چشتێکیان لە کوردستاندا بە هێمنایەتی دەژین. ئێمە دیفاکتۆ لەگەڵ نەتەوەی لەگەڵ پێکاتەی نەتەوایەتی ئازەری یا تورک لە ئێراندا دەگەڵ فارس و بەلوچ و تورکمن پێکەوە لە وڵاتێکدا دەژین. ئەڵبەتە ئێمە پێمان خۆشە هەوڵیش دەدەین بۆ ئەوەی کە لەگەڵ ئەوان هەر ئەو جورەی کە دەمانەیە مناڵەکانی خۆمان پارێزین بنەماڵەی خۆمان پارێزین خێزانی خۆمان پارێزین پێشمان خۆشە خێزان و بنەماڵە و منداڵەکان و کچ و کوڕەکانی ئازەریش بپارێزرێن ئەوانیش هێمنایەتیان هەبێ. دقت فەرمونون کورد ئەو زمانی کە کۆماری کوردستان و کۆماری ئازەربایجان دامەزرا مامۆستا من شاعری کورد شعری کورد و ئازەربایجانی کوت بەڵام ئەوان نەیان کوت ئێمە کوتمان. قازی محەممەد چوو بۆ تەورێز بۆ کۆماری ئازەربایجان لەوێ ئەرزکەم دەگەڵ پێشەوەری سەرۆکی کۆماری ئازەربایجان قسەی دەکرد و دانیشتن و پێکاتیان هەبوو ڤیدیۆکانیشی هەیە. ئەمە هەمیشە هەنگاومە هەنگرت و دەستمان درێژ کرد بۆ پێکەوە ژیان بۆ ئاشتەوایی چون پێم وایە ئەگەر ئەوان حاڵیان باش بێ ئەگەر دراوسەکانی ئێمە حاڵیان باش بێ سروشتیە کە ئێمەش حاڵمان باش دەبێ ئێمە لە هێمنایەتیدا دەژین. کورد هەمیشە بۆ ئاشتەوایی هەوڵی داوە ئێستاش ئێمە بە وێنەی بەری یەکگرتووی کورد و بێنێتەوەی بەوێنێتەوەی کورد پێمان خۆش ئاشتەوایی بەدی بێ پێمان خۆشە لەگەڵ پێکاتەکانی دیکە بە ئاشتەوایی و سڵح و ئەمنیەت دابژین. ئەمە دەمانەوێت لەگەڵ ئەوان پێکەوە بۆ ئاشتەوایی ئەو وڵاتە بۆ ئاوەدانی ئەو وڵاتە بۆ دابینکردی دموکراسی و عەداڵەتی کۆمەڵایەتی هەوڵ بدەین. زۆر چاکە کاک قادر ئەگەر بکەی بە کورتی چون کاتمان زۆر نەماوە بەنسبەتی یەک لە با بڵین دەرسەکانی کۆماری کوردستان ڕەنگە ئەو هاودەنگێ بێ کە دروست بوو هێزەکانی نەمر بارزانی هاتنە کوردستان و کۆمەکی با بڵین کۆماری کوردستانیان کرد و وەک لەشکر لە خزمەتی دابوون و دواتریش لە نێو خۆشدا هیچ ناتەبایی لە نێوان هێزەکاندا نەبوو لە سەردەمی 11 مانگەی کۆماردا. ئێستا شێوازێ با بڵین بڕگە هەیە ناو حیزبەکاندا با بڵین جگە لە جیاوازی دەنگ زۆریش ئامادە نین بەکردەوە هاوکاری یەکتر بکەن. ئەمە بە مانای لادان لە ڕێبازەکانی کۆماری کوردستان نییە؟ ڕاستەکەی ئەمە ڕخنەیەکە کە بەڕێوەبووی هێزە سیاسیەکانی ڕۆژهەڵات هەیە ئەوان ئێستا لەگەڵەوەی کە بەخۆشیەوە چەند ساڵێکە دانیشتن و چاوپێکەوتن و کاری هاوبەش و کۆمەڵێک گوتار و بەیاننامە و چالاکی هەیە لە بینیاندا و هەمووشیان باز لەوە دەکەن کە ئەم دۆخە دەبێت تێپەڕێن دەبێت بەرەو هاوپەیمانەتێک بچن بەڵام ئەوەی ئێستا هەیە وەزعیەتە بە هیچ زۆر جێگای ڕزایەتی نییە زۆر جایش هەست دەکرێت کە لە بینی ئەم هێز لەگەڵ هێزێکی دیکە لە بینی دوولایەنێک کە پێشتر پێکەوە بوون و دوارێک زیابنەوە جۆرێک ململانی هەیە جوورێک یەکتر بەوزاندن هەیە ئەمانە نەدەگەڵ ئەگەر پێشەوە قازی محەممەد بڵین لە هامدەری ئێمە و سمبولی ئێمە بێت نەدەگەڵ مەنوش و ڕفتاریوی دێتەوە نەدەگەڵ بەرژەوەندی ئەمڕۆ جوڵانەوەی کورد دێتەوە وی ئەگەمانەوێت دەرسێک لە کۆماری کوردستان و لە پێشەوە قازی محەممەد فێری بین ئەوەیە کە دەبێت ئێمە هەوڵ بدەین ئەو کەلێن و ناکۆچیانەی کە لە کۆمەلگادا هەن و لە بینی هێزە سیاسیەکاندا هەن ئەوانە کەم بکەینەوە یەکگرتوو بین هەمیش لە بارودۆخی ئێستادا دیارە حیزبی جۆرا زۆر دەنگی جۆرا زۆر ئەوە هەیە و دەستبێ لە داهاتوودا گرنگە بەو جۆرا زۆریانە و بتوانین ئێمە لە دەوری ئامانجێکی هاوبەش کۆبینەوە بە بڕای من جوانترین ئامانجیش هەر ئامانجی کۆماری کوردستان چارەسەری پرسی نەتەوەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان بە هاوکاری هەمولایە بەداخەوە پرسیارمان ماوە بەڵام کاتەکەمان کورت هات و بەداخەوە دکتۆر ڕەحیمیش درەنگ لەگەڵ ماوە بەڵکەم توانین دووبارە و باسە بکەین لە بەرامێکی تردا زۆر سپاس لە هەردووانی بەڕێز
کاک خادر وریا ئەندامی ڕێبەرایەتی حیزب دموکراتی کوردستان و دکتۆر ڕەحیمی فەرەحمەند ئەندامی بەڕێوەبەرایەتی بەرەی یەکگرتووی کورد لە تاران و هەروەها ئێوەی ئازیز کە تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بوون تا بێگەیشتنەوەیەکی تر ژیانتان پڕ لە شادی و سەرکەوتن.